دوای کۆبوونەوەی نوێنەرانی سێ وڵاتی گەورەی ئەوروپای لەگەڵ شاندای کاربەدەستانی ئێران ڕۆژی پێنجشەممە ئەو ڕێبەرانە بە پێچەوانەی ڕوانگەی سەرۆک ترامپ دەیانەوێت ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئێران وەک خۆی بمێنێتەوە. ئێمە ناکۆچیەکانی ترمان ناشارینەوە هەم لەباری موشکی باڵستیک و هەم سەبارەت بە کردداری ئێران لە هەموو هەرێمەکەدا، بەڵام ئەو مەسەلانە دەبێت بەجێ لە مەسەلەکانی ناوەکی چاو لێ بکرێن. ئاڵمان هەروەها پێی وایە کە جێگرەوەیەکی تری گونجاو بۆ ئەو ڕێکەوتنی ناوچەی ئێستای ئێران نییە. ئێمە لەسەر ئەو ڕێبازە کۆتی دەمانەوێت لە بەرامبەر ئەگەری هەر بڕیارێک کە ڕێکەوتنەکە لاواز بکات پارێزگاری لە ڕێکەوتنەکە بکەین. بێگومان پێویستیشە پێشی چەکەکانی ناوچی بگرین لە دەمێکدا لە بەشەکانی دیکەی جیهان باز لە ئەوەیە کە چۆن ئەو چەکانەوە دەست بێنن. بەریتانیا خۆشحاڵی دەربڕی کە وەک ئەوروپایەکان توانی ویانە لەسەر مەسلەیەکی ئاوا گرنگ یەک هەڵوێستیان هەبێت. ئێمە ڕێکەوتنێکی ناوکی لەگەڵ ئێران بە پڕ بایەخت دەزانین. پێمان وایە کە دەستکەوتێکی بەرچاوی دیپلۆماتیە. ئەوە ڕێگایەکە کە پێشی ئێران بگرێت دەستی بەچێکی ناوکی ڕانەگات. بە گوێرەی ئاژانسی نێونەتەوەی وزەی ئەتۆمی ئێران بە پێی ڕێکەوتنەکە دەچێتە پێش و ئەوەش بۆ ئێمە زۆر گرینگە. بەرپرسی ڕێبازی دەرەوەی یەکێتی ئەوروپا هەر لەو کۆنفرانسی پامنێریدا پژڕاستی کرد کە ڕێکەوتنەکە تا ئێستا بەباشی چۆتە پێش. ڕێکەوتنەکە بەکردەوە دەچێتە پێش ئامانجی سەرەکی خۆی دەباتە پێش کە مەبەستی چاوەدێریکردنی بەوردی و کۆنتڕۆڵکردنی پرۆگرامی ئێرانە. لە دەمێکدا وڵاتانی ئەوروپایی لە دەستپێکردنەوەی پەیوەندیەکانی بازرگانی لەگەڵ ئێران سوودیان وەرگرتووە، بەڵام خۆپێشاندانەکانی ئەم دوانە لە ئێران هەڵوەستی ئەنجومەنی نوێنەرانی بەدوادا هات کە تێیدا بڕیاریان پەسەند کرد هاتووە کە ڕێبەرانی ئێران لەبەر سەرکوتکردنی خۆپێشاندەران مەحکوم دەکات و لەسەر گەمارۆکان هەروە بەردەوام دەبن. لەگەڵ پشتیوانیکردن لە خەڵکی ئێران ئێمە دەبێت شی بکەینەوە کە ئەوان ئامانجی گەماروەکانی ئێمە نین و گەماروەکانی ئەمریکا بۆ سەر ڕژیمی ستەمگەر و هۆکاری نەسەخامگیرە نەک خەڵکی ئێران. ئەندامێکی کۆنگرێس زەختی کردەوە کە خەڵکی ئێران لەبیر ناکەن. ئێمە لەوەدا یەکگرتوین کە ئێران هاوپەیمانێکی ئەمریکا نییە، لانی کەم کۆماری ئیسلامی ئێران هاوپەیمان نییە. ئەو ئەنجومەنە هەرگیز چاپۆشی لەو پەڕی پێشەرکاری مافەکانی مرۆڤ ناکات هەر لەبەر ئەوەی حکومەتی ئێران پەسەندی کردووە پرۆگرامە ناوەکیەکەی سنووردار بێت. لە مانجی مارسدا کۆنگرێسی ئەمریکا هەڵوەستی سەرۆک ترامپ سەبارەت بە ڕێکەوتنی ناوچی ئێران تاوتۆ دەکات.